والله ئێمە ئەم خانومان کڕیوە من دەور 12 ساڵ ئەم خانوم کڕیوە بەخوا بە قەرز کڕیوە مانگانە خەرزەکەی دەمەوە ئەمە چەند ساڵە ئەی ئەوقاف لێک چۆ بۆ بێکاکەمە خانووی منە ویتای پێمان پێش و منامە کڕی ئەڕۆژم خانوو ترمە کڕی ئێمەسە کڕیوە مانگانە کرێ ئینەکەی دەمەوە قستەکەی دەم ئێستا حکومەت هاتوو بە منە لێ وەڵی ئەوقافە ئەوقاف چەندای ساڵە لێک چۆ بووە لە 2023 لێک چۆ بووە ئەوقاف بۆ نات بلێکاکەی منە وایمەش هۆڵە خۆمان بخوادە ئێستاکە هاتووە لێ وەڵا ئەبێ کرێ بدەن دوێن هاتنەتە قاپیمان و مخۆم لە ماڵە بوومە دایکم لە ماڵ بووە پیرێژینێکە وتی کاکە کوڕەکەم نییە لە ماڵ با بێتەوە ئەوە دامەش دەرچوونە داواکاریمان لە حکومەت بمان حەلێکی بکات ناوەڵا کرێتی منەکە پارەمە بواە نەقدێڕۆشم خانوێ تاپۆمە کڕی ناتم عەرز زراعی بکڕم داواکاری ئەومانە بۆمان حەلێکی بکەن ئەگەمە جێبەجێنەکەن ئەوڵا قەدرمان لێکەن نایماخولە ئێمە هەروە هەموو ساڵێ ماوە فرۆشرێ چەند ساڵی جارێت تێ دەنگە دەین و داواش ئەمان فرۆشن ئاخر نابێت داواکاری وای بۆمان حەلێکمان بۆ بکەن